زیاتر لە 20 مانگە فڕۆکەخانەی سلێمانی فڕۆکەی تورکیای بەخۆیەوە نەبینیوە، لە گەرمیانیش توێژینەوە لەسەر زێڕی سوورەکرێت. سڵاوتان لەبێت. زیاتر لە 20 مانگە فڕۆکەخانەی سلێمانی فڕۆکەی تورکیای بەخۆیەوە نەبینیوە و نارزانێکی ئەو سزایە لەسەر فڕۆکەخانە لەلایەن تورکیاوە کۆتایی دێت. جا ئەمە هەروەستانی گەشتەکان نییە، بە سادەیی بەڵکو بەردەوام زەرەر و زیان لە ڕووی مادیەوە دەدات لە فڕۆکەخانە. 20 مانگ و 4 ڕۆژی لەسەر یەکە تورکیا ئاسمانی وڵاتەکەی بەڕووی گەشتەکانی فڕۆکەخانەی سلێمانی داخستووە. ڕۆژی 8 شەشی 2024 قەدەغی گەشتەکانی تورکیا بۆ فڕۆکەخانەی سلێمانی تا ئەمڕۆ 7 دوانزەی 2024 درێژکرایەوە. ڕۆژی 3 نیسانی 2023 هێڵی فڕۆکەوانی تورکیا فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لە ڕاگررتنی سەرجەم گەشتەکانی ئاسمانیەکانی هێڵی فڕۆکەوانی تورکیا بۆ فڕۆکەخانەکەی ئاگادار کردەوە. دواتریش حکوومەتی تورکیا بڕیاریدا ئاسمانی وڵاتەکەی بەڕووی هەر فڕۆکەیەکدا دابخات. پێشتر بەرپرسانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لە میدیاکانیان ڕایانگەیاندووە بەهۆی وەستانی گەشتەکانی تورکیا لە 136 گەشتەکانی فڕۆکەخانەی سلێمانی کەمی کردووە و ڕۆژانە 15,000 دلار زیانی هەبووە. ئەمڕۆ بۆ گەرمێنەکان نەهات بوو. لە سێ ڕووداوی هاتوچۆدا لە سنوورەکە 2 هاوڵاتی گیانیان لەدەستدا و 16 کەسی دیکەش بریندار بوون. سامان عەلی و تەبێژی هاتوچۆی گەرمیان بە 964 وت. پاشنیوەڕۆی ئەمڕۆ لەسەر ڕێگای کەلارخانەقین لە نزیک گوندی گاکۆڵ ڕووداوێکی هاتوچۆ لە نێوان 2 ئۆتۆمبیلی تایبەتی جۆری مازدا و توێتا کرۆلا ڕوویدا و تێیدا 2 کەسی سەرنشینی مازداکە بوون، باپیر و کوڕەزا بوون گیانیان لەدەستدا و کوڕەزاکە کچێکی تەمەن 9 ساڵانە. هەر لە ڕووداوەکەدا 7 کەسی دیکەش بریندار بوون. دواتر لە 2 ڕووداوی هاتوچۆی دیکەدا یەکێکیان لە پشتێنەی کەلار و ئەوی دیکەشیان لە ناوشاری کەلار ڕوویدا. 9 کەس بریندار بوون. لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئەمڕۆ تەنیا لە سنووری گەرمیان 238 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە و بەهۆیانەوە 48 کەس گیانیان لەدەستداوە و 376 کەسی دیکەش بریندار بوون. ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک بۆ چارەسەرکردنی کەمی کارەبا سەردانی بەغدای کردو و بە قسەی خۆی سەرەڕای کەمبوونەوەی کارەبای هەموو عێراق توانیوێتی 100 مێگاوات کارەبا بۆ کەرکووک زیاد بکات. ڕێبوارتەها بە 964 وت بە ئامانجی دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەی کارەبا و کەمکردنەوەی بارگرانی سەرهاوڵاتیانی شاری کەرکووک سەردانی بەغدام کرد و لەگەڵ لێپرسراوی وەزارەتی کارەبای عێراق زنجیرەیەک کۆبوونەوەم ئەنجامدا. وتیشی هەرچەندە کێشەی کارەبا سەرتاسەریە و لە 7 ڕۆژی ڕابردوودا بەرهەمی کارەبای عێراق لە 26,000 مێگاواتەوە بۆ 13,000 مێگاوات کەمی کردووە، بەڵام توانیم 100 مێگاوات بۆ کەرکووک زیاد بکەم. بۆ یەکەم جار لە گەرمیان توێژینەوە لەسەر ڕووەکی زعفەران دەکرێت کە بە زێڕی سوور ناسراوە و تا ڕادەیەک دەرکەوتووە بۆ گەرمیانەکان گونجاوە و دەتوانن لە مەودوا بیچێنن. سیامان عومەر بەڕێوەبەری بەشی باخداری لە کوشتتوکاڵی گەرمیان بە 964 وت لە ناوەڕاستی مانگی 9 و مانگیدا بە 2 قۆناغ دەستمان کرد بە چاندنی ڕووەکی زعفەران لەسەر ڕووبەرێکی بچووک بۆ ئەوەی بزانین لەگەڵ کەش و هەوای گەرمیان دەگونجێت یان نا. وتیشی توێژینەوەکە بە هاوکاری پاڵپشتی ڕێکخراوی جایکای ژاپۆنی ئەنجام دەدرێت. ڕووەکەکە گوڵی گرتووە و ڕێژەکەی لە 199 سەرکەوتوو بووە، بەڵام جارێ نەگەیچوونەتە قۆناغی کۆتایی. بەڵێ بەڕێزان سانشتان بۆ هەواڵێکی تردڕا کێشم لە ماڵپەڕی 964 کە تێیدا باز لەوە کرێت کە ئەمڕۆ سندیکای پارێزەرانی هەولێر هەستاون بە سزادانی پارێزەرێک کە تێیدا ئەم پارێزەرە لە ئیشوکارەکەی کەم تەرخەمی کردووە، کەسێک داوای لێ کردووە کە یارمەتی بات بۆ ئەوەی ئیقامەکەی نوێ بکاتەوە، بەڵام ئەو کەم تەرخەم بۆ وای کردووە کە ئیقامەکەی نوێ نەکرێتەوە و غەرامەیەکی زۆر بکرێ. لەبەر ئەوە سندیکای پارێزەرانیش هەستاون بە دروستکردنی لیژنەیە، ئەم لیژنەیە لەو پارێزەرانە کۆڵنەوەکە کارەکانیان بەباشی ئەنجام نادەن و ئەمڕۆ گەیشتونەتە ئەوەی کە سزای پارێزەرەکە بدەن و بۆ ماوەی 6 مانگ لە کارەکانی ڕای بگرن. هەواڵەکانم پێشکەشکردن هەرشاد بن.